ئەگەر پارتی و یەکێتی کوردایەتی بکەن بەرە ڕێک دەکرێت ئەگەر حیزبایەتی بکەن زەحمەت ناوەڵڵا ڕازی نابن لەسەرەوە دەرێن ئابەز لە بنەوە ڕاز ناکرد Ez barim çandina Kurdî her du êzên pêşmerge yekên heşta û hefta ku her du aliyan ve girêdaya dêhêna rêxistin û jilayên Partî Demokratîk Kurdistan û Yeketî Niştimanî Kurdistan. Ez bînim gelek zehmet e. Çunki ev hêzên pêşmerge hatîn ser esaseke hizbîn he. Serokê Herêma Kurdistan ciddî hatiye serxetî bes ev zehmet bînim raz bes em hêvîdarîn ku razî bin bine ek باقیت و یک پێشمەرگە هەفتا و هەشتا نەمینیت بانی بکە لە دووبانی باشترە ضرورەتی بۆ هەم بۆ مەسلحەتی وڵاتەکەمان و بۆ پێشخستنێتی و هەروە بێتەوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەشاکانە بێت لە داهاتوو شاتوشمانە بێت کە هەموو وڵاتان باسی واکەن کە داهاتوێکی ناڕوون چاڕوانی هەموو ناوچەکە ئاکات تمام عجله نکن وەڵاهی ڕۆژمان لەو ڕۆ باشتر نابی خراپە لۆ یەک تەنازول بکەن باشترە لەوەی کە بستە جیهان خەڵک پێچان بینتەوە گیانی زۆرە پێشمەرگەش لەگەر یەکدی ئەو شتەی لە بینمان بوو لە براکوژیەکەی ئەوە هەر دەمینێ ئەگەر یەک بکرێ لەوانەیە ئەوە بڕێک سار دەبتەوە نامینێ ئەگەر نێنە ڕێخستن ئێکشوانە دێ هێزن پێشمەرگەی لاواز بن و مەترسیت سەرقەوارە هەریما کوردستانی دروست بێتن و دێ بریار یەکدەست نابێتن پێشمەرگە ڕێک نەخستە دێ زیانەکە ئامازن بەر هەرێما کوردستانی و قەبارە هەرێما کوردستانی بینیت هەر جەهێکی هەرگە وەزارەت پێشمەرگە بە ئێک بڕیار بیت بۆ هەرمی کوردستانی بیت دێ جوانتر و ڕێکوپێکتر و قەواتر بیت ئەبێتە هۆی پەرتەوازەبوونی کوردستان جیابوونەوەی ئەم دوو زۆنەی کورد کەس تەمەنای ناکات هیچ کەسێکی کورد حەز بەوە ناکات کە باسی زۆنی سەوز و زەر دەکرێت و هەروە بێتەوە ئەوەی کە بەدەستیشمان هێناوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەمووی لەدەستە